نامکاری خۆمان لاوانە شتێکی زۆر تازە بێت و نەبوو بێ یان هەبوو بێ بە کەمیش بوو بێ و دیار نەبوو بێت. لە دوو ڕۆژی ڕابردووە کە ئێمە ڕاگەاندنێکی سەرەتایمان بۆ پرۆژەکە کردووە نزیکەی 50 خانم ناویان تۆمار کردووە کە وەک شۆفێر لای ئێمە کار بکەن. ئەوانەشی کە مامەڵەکانیان بەرەو تەواوبوونە یاخەریکی مامەڵن. ئێمە 8 کەسمان لێ هەڵبژاردون کە ئەمڕۆ ببنە خاوەنی ئۆتۆمبیلی خوان و لە داهاتوە ئێمە پلانمانەوەیە کە ڕێژەکە بۆ سەر و 200 ئافرەت لەناو پرۆژەی گواستنەوەی ناسیار لە پارێزگای سلێمانی زیاد بکەین. چۆن ئەپلیکیشنێکیان دابەزانێ هەم ژنەکەتیایە سەلامەتە هەم خۆشی بە ڕەغبەتی خۆی ئەگەر بێوێت چ کەسێک لەگەڵ خۆیان سەرکا سەلامەتە. کارکردن لەم بوارەی کە هاتن بۆ پیشەیەک یا بەشداریکردن بە لەم ئەپلیکیشنەی ناسیارە بە کارکردن پیرۆستان بیاخوا دەستخۆشیەکەم لە خودی کۆمەڵەکە و لە خودی ئەو برا بەڕێزانام. بڕیارم کە ئیشێ بکەم لەگەڵ ئیشی دایرەکەم بڕۆژێ ئەو ئیشش کە هەڵبژار شۆفێری تەکسی سوپاس بۆ خانەمانە. پرۆژەی ئەپلیکیشنی ناساریچەکە لە پرۆژە نوێەکان بۆ پارێزگای سلێمانی دیارە پارێزگای سلێمانی خاوەنی سەروی 10,000 تەکسیە. ئێمە بیرمان لەوە کرەوە کە ئەم سیستەمی گواستنەوەی لە سلێمانی بکەین بە ئەپلیکیشن و ئامانجمانەوە بوو ژماری شۆفێری ئافرەت کە کاری گواستنەوەی هاوڵاتیان بکات ژمارەکەیان زیاد بکەین و 8 مارس بۆی هەڵبژێدا لەبەرەوەی بۆنێکی تایبەتە بەیادی ئافرەتان و ژنان و هەروەها ئەمڕۆ ئێمە لەم مەراسیمەیە وەکو قۆناغی یەکەم 8 تەکسی دابەشەکەین بەسەر 8 ئافرەتا کە ناویان تۆمار کردو خەریکی مامەڵەی مۆڵەتی گشتین بۆی ببنە خاوەنی تەکسی لە پرۆژەی ناسیار. ئەمانجتان لە هەبوونی ئەم پرۆژەیە چییە؟ ئامانجمان ئەوەیە کە ئەگەر سەرنج بدەی شەقامەکانی سلێمانی قەرباڵخێکی زۆری بەخۆوە بینیوە ژمارەیەکی زۆر تەکسی لە ناو شاری سلێمانیا خەریکی جموجۆڵن. ئێمە لەڕێ ئەم پرۆژەوە کۆنتترۆلی جموجۆلی ئەو تەکسیانەکەین پێویست بەوە ناکات تەکسیەکان بەبێ کار بەسەر شەقامەکانە بسوڕێنەوە بەڵکو لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە لە ماوەی 24 ساعتە هەر کاتێکیان بێت و هەنداوای تەکسی بکەن و تەکسیش لەو کاتەیە ئیشەکە کە ڕیکوێستی سەرنشینێکی بۆچێت. سەرەتا پیرۆزبایی 8 مارس لە خۆم و لە هەموو ئافرەتانی جیهانەکەم بە تایبەتی ئەوانەی کە پشت بەخۆیانە بەستن و ئەیانەیە کارێ بکەن بۆ هاوکار بێ بۆ ژیانی خۆیان و بۆ ماڵی شۆیان. ئەم کارم لە ڕێی هەرلی کارەوە بینی لە سۆشیال میدیا و منیش هاتم چاوپێکەوتن لەگەڵاکردن و ڕێکەوتین لەسەر ئەو ڕێکەوتنانەی کە لە نێوان خۆمانە هەبوو و کارەکە بەلای منەوە زۆر کارێکی گونجاوە زۆریش باشە. ئەتوانن خێزانەکانی خۆیان بە ئێمە بسپێرن مناڵەکانیان خێزانەکانیان خوشکیان دایکیان ئێمە بۆیان بگوازینەوە بۆ شوێنی دیاری کراوە. ئەمڕۆ من دڵخۆشم لە بەرەوەی کە هاتوومەتە جێگەیەک کۆمپانیایەک هەستاوە ئەپلیکیشنێ دابەزێنێ بە ناوی ناسیارەوە دوای ئەوە ئەشێ 8 تەکسی ئاماداکا بۆ 8 ژن ئەمە بۆ خۆی سەرکەوتنێکی گەورەیە چونکە ئێمە کە کاتێ کارێک بۆ ژنە دۆزینەوە ئەمە ڕزگارێکین لە تووتیژی ڕزگارێکین لە نەهامەتەکان چونکە باری دارایی زۆر گرنگە بۆ ژنێکە گەر بێوێ لەسەر پێی خۆی ڕاوەستێوە بێ ئازایانە و ئازادانە کار بکە ئەبێ باری دارایی باش بێ ئەگەر باری دارایی باشنەوە هەمیشە ژێردەستەی کەسەکانی ناو خێزانەکەیەتی. کارکردن لەم بوارەی کە هاتن بۆ پیشەیەک یا بەشداریکردن بە لەم ئەپلیکیشنەی ناسیارە بە کارکردن پیرۆستان بیاخوا دەستخۆشیەکەم لە خودی کۆمەڵەکە و لە خودی ئەو برا بەڕێزانام. بەڵام ئەوەندە بزانین هەر یەکە لە ئێمە وەزیفەیەکی سەرەکیمان هەیە. ئەبێ ئاگامان لەوە بێت خاڵێکی هاوسەنگی دروستکەن لە نێوانی کارەکانمان و پیشەکانمان کە بۆ خۆمان ئیزافەیەکەین. چونکە دانانی تەکسیکردن بۆ ئافرەتان مانە نییە مافمان پێداون ئەرکێکمان بۆ ئیزافەکردون. ئەوە پێدانی ئەرکە نەک پێدانی مافە. ئەرکێکە خسۆتە سەرشانی خۆت کە لە وەزیفەکەی تری ژیانی خۆتان نابێ ڕێ لێ بگرێ و نابێت کارەکەی تریشت نالەبار بکە. وەکو چۆن پیاوان کاتێک کە ئەرکی ماڵەوە لەسەر شانیان و ئەرکی دەرەوەشیان هەیە نابێ ئەرکی دەرەوە کاری ماڵیشیان لەبێ بەرێتەوە. وکاتشۆ لە ڕاستیدا بە پرۆژێکی باشی دەزانین بۆچی چونکە ئەم پرۆژێوا دەکات کە جۆرێک لە ئارامی و جۆرێک لە دڵنیایی دەداتە سەرنشینی ناو تەکسیەکان بە تایبەتی خانمان کاتێک کە تۆ دەزانی شۆفێری تەکسیەکە کێیە تەکسیەکە خۆی ژماری چەندێکە لەکوێیە سەعات چەندێ بۆ چۆ دەڕوا جۆرێک لە ئارامیت پێدەبەخشێ. لە ڕابردوودا لێرە و لێوێ
گەرچی ئەگەر زۆریش نەبێ بەڵام هەر هەبووە مەسەلەی گێچەڵکردن و دروستکردنی مزایقات بۆ خانمان لە پرسی مەسەلی کاتێک کە پێویستیان بە ئۆتۆمبیلێکی تەکسی بووە ئەمانیان بەڕۆ ڕوو بۆتەوە زۆرجار لە ڕێی میدیاکان ئەوانەمان بینیوە بەم جۆرە پرۆژێ ئەم کارانە نامێنێ لە ڕاستیدا چونکە جۆرێک لە سکیۆریتی جۆرێک لە چاودێری جۆرێک لە بەدواداچوونی لایەنێکی دیاریکراو لەسەر ئەم پرسە لە ڕێ ئەو کۆمپانیایە بێگومان ئەمە جۆرێک لە ئارامیت پێبەخشێت تۆ دڵنیایت لەوەی کە مناڵەکەت بە تەکسیەک دەنێری بۆ قوتابخانە بۆ باخچەی ساوایان یاخود کچەکە دەنێری بۆ زانکۆیان بۆ هەر شوێنێکی تر ئەزانی ئەو شۆفێرە کێ ئۆتۆمبیلەکەی چییە لەکوێ دەڕوا سەعات چەندێت ئەمانە جۆرێک لە ئارامیت پێبەخشێ و دڵنیایت کە تووشی کێشە و گێچەڵ وە هیچ گرفتێک نابێت.